خواگیان تۆ خوایە عەزیم و بەرزی لە دین و ژیندا بەرزمان کەیتەوە تۆ نووری گەشی ئاسمان و ئەرزی بە نووری ئیمان دڵمان کەیتەوە بەدی هێنەری سارا و کەژ و کۆ بە تەنیا لە تۆ دەپاڕێمەوە جگە لە دەرگای فراوانی تۆ لە هیچ دەرگایەک نالاڵێمەوە خوایە لە چاوگەی عیلم و زانینت ئاودێری بکەی هەست و دەروونمان بە بێپایانی هێز و توانینت بەهێزی بکەی ژیان و بوونمان خوایە بە چاکی باوەڕمان هەیە وەک ڕۆژی ڕووناک ئاشکرا و دیاری تۆی پارێزەری هەموو بەندەیێ مێهرەبانترین پەروەردگاری بە ناوی خوا بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ناسک خەیاڵان لە شاری مەریوان لە خزمەتی یەکێک لە شاعران و ناسک خەیاڵانی ئەم دەڤەراین ئەوی جەنابی مامۆستا ئەحمەدی بەهرامیە مامۆستا گیان سڵاو عەرزەکەین و سپاس دەکەین کە دەرفەتە پێدای بە خزمەتت بێت. وعليكم السلام ورحمة الله منجي بخيراتني ئێوە ئەکەم و زۆر سپاس کە زەحمەتان کێشاوتە شتان هاوردوو بۆماڵێمە. باش مامۆستا ئەگەر بکرێ بە بینەرانی ئازیز خۆتان بناسێن و بیوگرافیکی خۆتان باس بکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه أجمعين. بناوي پروردگار خالقی بوون و ئاسار خاوەنی ئەرز و سەما حازر لە هەموو دەما درود و سڵاوی بێحەد لە ڕۆحی پاکی محەممەد لە منجی و ڕەهبەری عالەم لە ئال و یارانی بەجەم. دووبارە بە خێراتنی ئەوەی عەزیزەکەم و سەلامی گەرمی خۆشم ئاراستەی بینەرانی خۆشەویست و هێژاکەم. سپاس. من ئەحمەڵ کوڕی فەقەم حەمەی مەلافەرەجی ساوام ناسراو بە ئەحمەد بەهرامی هەر لە ئەوەی ساوا بووم لە دایک خوێندنی سەرەتایی و تا کلاسی شەش بنەڕەتیم لە ئەوەی خۆمانە تەواو کردووە ناوەندی و دوانەوەندیشم لە مەریوانە تەواو کردووە لە ساڵی 1354 کۆچی هەتاویە لە دایرەی پەروەردە فێرکردن و بارهێنان ئامۆژگەڕۆکی خۆمان دامەزرام و لە ساڵی 1384 خانەنشین بووم و بازنشستە کراوم. لە ساڵی 1379 بەملاوە دەستم کرد بە چاپکردنی بڕێ لە کتێبەکان. مۆستا بە لەبەرەوەی بابەتەکەمان بابەتی شیعری و ئەدەبیە بگەڕینەوە بۆ سەر یەکەم جارێکە شیعرەتووی کەی بوو و لە ساڵێکاوە چۆن بوو لە چ بابەتێکا شیعرەتووی؟ ئەوە ئاشکرایە هەر ئینسانێکە لە سەرەتاوە دەستەکات بە شیعر وتن لە شیعری سروشتی و ئەوینیۆ دەست پێەکە یعنی تعریفی سروشت و بەهار و دەوروبەری خۆی و ئەو شتانە کە ئەیان بینێ ئەو واقعانە کاری تێکات ئەیانکات بە شعر ئەویش بە مەسنەوی بە دەبڕگەیی دەست پێەکە. منیش هەروەها وەکو کەسانێکی تر وەکو کتێبانێکی خوێندبوومەوە هەروەها دەستم کرد بە شعری سروشتی تعریفی بەهار تعریفی ئاوایی خۆمان تعریفی دەوروبەری خۆمان و بازە لە ئەو کارانەکەوا پێش ئاهات بووم واقعانە ئەم کردن بە شعر. لە ساڵی 1348 کۆچی هەتاویە من دەستم کردووە بە شعر سەرەتای شعر وتنم. چ نازناوێکە بۆ خۆت هەڵبژارد؟ لە سەرەتاوە نازناوی فانیم هەڵبژارد بەڵام کە وەختێ گەڕام بینیم فانی ترمان هەیە دەستم لەوە هەڵگرت کردمە ژاکاو لەو کاتا کەسی تر نەبوو. بۆچی ژاکاوت هەڵبژارد؟ ژاکاو تقریبا ئەتوانم بڵێم ناسنامەیەکە لە ژیانی من یعنی
من چونکە لە سەرەتاوە لە تقریبان 6 مانگ تەمەنم بووە دایکم بە ڕەحمەتی خوا ڕۆیشتووە ئیتر بە بێدایک بەخێو بووم هەرچەند کە دایە گەورەم یعنی دایکی باوکم جێگەی دایکی بۆ من کردوتەوە و باشتریش بووە لە دایک بەڵام هەر لەبەر ئەوە من خۆم کردو بە ژاکە و لەبەرەوە کە بەشێ لە ژیانی من ژاکەوە. لە چ کاتێکا شعر ئەڵێ یعنی ئایا شعروتن بەدەست خۆتە ینی کاتی وە دیاریەکەی یا شعر کابراوتی دێ بە ینی حاڵ و هەوایە کە دێ بۆ ئینسان و شەو نیمە شەو و بازار و ئەملاولە ناناسێت بەڵێ بەڵێ شعرێک کە بە زۆر بوترێ وتویانە وەکو مناڵێ واتە کە بە سێزاریان لەدایکە بێ ئەوەی تر شعر ناڕەسە ناڕەسە بەکەڵکی وەن هەیە کە ئینسان ئیسفادەی لێ بکات و لەزەتی لێ ببە بەڵام شعرێکە خۆی یەت هوروشێنێ بۆ مێشک و دەرونی شاعر وای لێەکە واداری ئەکا ئەگەر لە خەویشا بێ هەڵسێ بەلای نووسینی شارەکەەوە من زۆر جار لە کاتی خەوە زۆر جار لەوانە بوو کە خەوم لێکەوێت بەڵام لە خەیاڵی شتێکا بووم شارێکم بۆ هاتۆ کردوم بە شارێکی باش و لە دوایە دامڕشتووە کردوم بە شارێکی پارا و ڕێک و پێک زیاتر لە کاتی خەم و پژارا یا لە دڵخۆشیە لە چ کاتێکا لە هەردوو کاتەکە ینی کاتی وا هەیە ئینسان زۆر زۆر شادمانە حەز ئەکا ئەو شادمانیە بە شێوەیەکی شعری دەری ببڕێ یا حەز زۆر زۆر دڵتەنگە ناڕەحەتە بەبینینی واقعەیە متاسر بووە حەزەکە ئەو ناڕەحەتی خۆیە لە شعرێکا بەیان بکە. مەسا لە چ بابەتانێکا زیاتر شعرت و تۆ شعر ئەڵێی؟ من شعری ئەوێنیم هەیە کۆمەڵایەتیم هەیە فۆلکلۆریم هەیە شعری مناڵانیشم هەیە. لەم بابەتانە چەندانیان بە چاو گەشت و توانی وتە پێشکەشی کتێبخانەی کوردی بکەیت؟ تا ئیسە 8 کتێبم بۆ مناڵان چاپ کراوە بە ناوی باخچەی مناڵان گوڵزاری پەپولە هەمویان شعرن؟ هەمویان شعرن. بارانی شادی، ڕازی قەل و کەرەشەل، میوانانی ناوەخت، هەروەکو خۆم، قاڵاوی تینوو و لەوایە چێ کتێبێکی بە ناوی هەڵی بێنە من چی. ئەم 8 کتێبە بۆ مناڵانن. دوو کتێبیشم کە بۆ گەورە ساڵان ئیسە لە چاپدراوە یەکیان پەندی پیران و فەرمودەی ژیرانە کە 7500 پەندی کوردی خۆمان کردومە بە شعر. ئەم 7500 پەندە کراوە بە 8000 شعر یعنی تقریبان 500 شعری لە خودی پەندەکان زیاتر یعنی 500 دانە لەو پەندانە دوو شعرن یەکش بە تەک شعر تەواو نەبووە 500 دانێ. ئەکرێ نمونەهایەک لە ئەو ئاسار و بابەتانی کە کردووە بینەرانی بکرێن و بەشێکی تریش کە هێنا ڕازی دڵان بەناو شعری ئەوێنیە پارێکە تقریبان لە دوای ڕەمەزان چاپ کراوە. ئەم شارە حەز ئەەکەم چونکە خۆم تەمەنێکم تێهاتووە یعنی گەشتومەتە و تقریبان سەرکەلویتە بەرەو خوار بوومەتەوە شعری هەیە کە هەر بۆ تەمەنی خۆم بووتووە ئەوەتانە بۆ بخوێنمەوە بەناو خولیای بەتاڵ
کوپەی شادیم ڕژاوە بە دووی خولیای بەتاڵە قەندی تەمەەن تواوە بەسەر تاڵی خەیاڵە نازانم بۆچی هاتم چەندە شمیوانی ئێرەم ژیان فریوی داوم ڕەنگی ئاڵواڵە نقمی گێژاوی حەز و نەزانی و بێ ئاگایم ماقم بەدەستەوسانی بە ڕۆژ و مانگ و ساڵە ڕووباری چرکەساتم تیرێکی تەقێنراوە ناگەڕێتەوە دواوە بە هاوار و سکاڵە پەیژەی ئاواتەکانم پلە پلە بڕیوە چاوەکانم ئەبڵەقن بە دووی لووتکەی کەماڵە وا بەهاری ژیان چوو مەستە بولبولی تەمەن نازانێ سبەی زیزە لە درزی تاش و یاڵە چوون و بڵاوەیان کرد پەپولەی شادمانیم خەمیان کردە قۆزاخە بە دەوری خاڵ و باڵە هاوینی گەنجی ڕۆیی هیواکانم بوونە پوش باڵندەی ئەوین فڕی لەگەڵ سۆزەی شەماڵە پاییزی سارد و سڕ و خەزانی خۆزگەکانم ڕەشماڵی تەمی هەڵدا بەسەر کەپر و هەرزاڵە ڕوو لە زستانی تووشم ڕچەی بریا دەشێلم ڕەنگی سپی ئاشتیە و کرایە کفن و ئاڵا ئاسایی هێزمون بووە لە کونجی ئاواتمدا چەند شێتانە دەگەڕێم بە تاریکی زەواڵە هێندە ڕەتام و دەرچووم بە دووی تراویلکەدا پەیکەری لەش بێهێزە و ماتە لە گۆشەی ماڵە تا کەژاوەی مردن دێ و دەمکەنە موسافری ناچارە بێ بمێنم لەم بارودۆخە تاڵا کاتی ماڵاوایی هات لە هەڤاڵ و حاڵ و ماڵ دەبمە گیایەکی ژاکاو لە بنکی گۆڕ و چاڵە دەمت خۆش بێ بابەتەکانی تریشەر چەند نمونەیەکمان بۆ بخوێنی ئەمە پەندی پێشینیان و پەندی پیران و فەرمودەی ژیرانە کە لە دوو جەڵدا چاپ کراوە بەرگی یەک و بەرگی دوو پێناگە لە بەرگی دوو حەزەکەم شتێکتان بۆ بخوێنمەوە کە کەمتر ئەبیستە هەرچەند کە یەکە لەو فەرمودانە کە پیرەکانمان ئەفەرمون ئەیان بینەوە ماسەڵمانە چۆن کۆ کردوت ینی کەوتوی بەلەوە هەر ئەمانە مەحفوظاتی خۆت بوون یا گەڕاوی تا ئەم پندانت کۆ کردوت من لە پێشەکی ئەم کتێبە ئاماژەم پێ کردووە کە 32 ساڵی ڕەبق خەریکی کۆکردنەوەی ئەم ئاسارە بووم ئەو بەرهەمانە کە لە بەردەستما بوو وەکو پەندەکانی پیرەمێرد وەکو پەندی پێشینیانی مامۆسا خاڵ پەندی عەبدولحەمید حیلەت سەرجادی و زۆرە لەو کتێبە پەندانە کەوا بە دەوروبەری خۆمانە هەن و ئەیان بینین ئەوانە سەرچاوەیەک بوون کە من توانیم لەوانش ئیسفادە بکەم بەڵام زۆربەیان لە گۆڤار و کتێب و بەرنامەی ڕادیۆ و تەلەڤیزیۆن و داپیرە و باپیرەکانمانە زۆر جار گەڕاوم لە دەمی کەسانێکی تر شتانێکم نووسیوە کە لە هیچ کام لە کتێبەکانە نیە یعنی ئەتوانم بڵێم زۆربەی و پەندانە کە لە پەندی پیران و فەرمودەی ژیرانە چاپکراون لەو کتێبانە کە ئاماژەم پێکردنین یعنی من 15 سەرچاوم لێرە ناو بردووە ئیشارەم پێ کردووە کە ئەم 15 سەرچاوە کە من هاتووم گەڕاوم بە ناویانە هەرچەند کە لە یەکێ لە کتێبەکانە بەناو تقریباً کێ مامۆستا شارەزووری کێ شارەزووری محەممەد عەلی شارەزووری وازانم فەرمێ ئێمە 100,000 پەندی کوردیمانەیە بەڵام بەو هەموو گەڕاندنە بە ناوی ئەو کتێبە سەرچاوانە کە عەرزم کردن 15 کتێبە سەرچاوەیە و بەو هەموو گەڕاندنە بە دووی مەسەڵەن گۆڤار و بەرنامەی تەلەڤیزیۆن و بەرنامەی ڕادیۆ و داپیرە و باوەگەورەکانان کە گەڕاوم من توانیومە 7500 پەند کۆ بکەمەوە بۆچی؟ چونکە یەکێ وەکو مامۆسای پایەبەرز مامۆسا پیرەمێردی نەمر هەرچەند کتێبێکی تقریباً بە ئەندازەی 500-600 سەفحەیە پەندەکانی پیرەمێرد ئەوەنە با ئینساف بووە ئەو ئینسانە بەرز و پایەبەرزن نەیفەرمووە پەندی پێشینیان
فەرموویەتی پەندەکانی پیرەمێرد چون بۆچی زۆربەی ئەو پەندانە کە لە پەندەکانی پیرەمێردا هەیە پەندی پێشینیان نین من توانیوم لە کولی کتێبەکەی مامۆسای پیرەمێردا 200 تا 250 پەندی خۆی کردووە ئەبجا عەرزت کەم ئەو شتانە کە لەناو پەندەکانی پیرەمێردا هەیە زۆربەی باسی شەڕەگەڵەکەکە شەڕی جەهانی یەکەم و دووەمەکە باسی سەرمای سلێمانیەکە باسی قات و قڕیەکە باسی خواردنی خۆش و بەتامەکە لە ئەو هێنانە لەو پەندانە زۆربەیان پەندنی لە کتێبەکانی تریشا هەروە یانێ قسەی ئاسایی وتەی ئاساییان هاوردۆ بە ناوی پەند و دانناوە یا زۆر جار پەندیان هێناوە بە تکرارەوە یەک کەلیمەیان مەسەلەن گۆڕیوە داناوە بە پەندێکی تریش و هەر یەک پەند بوو هەردووکیان و زۆر جاریش پەندی فارسیان هێناوە دەق بە دەق کراوەتەوە بە کوردی ئەمەش هەر ناوێت پەندی کوردی بۆ نمونە مەسەلەن ئەڵێ لە فارسی ئەڵێ ئابە زیرەکە هەست فڵانە کەس ئابە زیرەکە هەست بەڵام لە کوردی ئەڵێ ئاگری ژێرکایە ناڵێ ئاوی ژێرکایە ئەڵێن ئاگری ژێرکایە لەو بابەتانە یا مەسەلەن ئەڵێ یارۆ ئەڵێ لە لوتی فێڵ داکەوتووە نازانم بیستوتە یان فڵانە کەس ئەڵێ دەمارگیر و خۆبەزلزانە دەژی لە لوتی فێڵ داکەوتووە ئەمە فارسیە لە کوردی خۆمانە ئەڵێ کوڕی وەی خەپاشایە ئەمە ناوێ پەندی کوردیەوە هەرچەند کە فارسی و کراوەتەوە بە کوردی بەڵام ناوێ بە پەندی کوردی دیسە ئەو شتانە کە لە دەوروبەری ئێمە بازێکیان بەکار ئەبرێن وەکو ئەڵێن شیری وشتر و نەدیاری عەرەب نە هەڵێوی لێرە من چەندەیەکم کۆکرێت و حەزەکەم لەوانە بۆتان بخوێنمەوە نە ئاش بەلاری ئەکەوێتە کار نە ئەسپە شەلیش ئەکەوێتە غار نە ئاگری پوش باشە بۆ بۆران نە بە بایەخە هاواری گۆران نە ئاوێ هەیە و نە ئاوەدانی نە بانگی هەیە بۆ موسڵمانی نە هێندە خۆش بە بتخۆن بەجارێ نە تاڵ بە و لە دەم بتخەنە خوارێ نە باخ بێ خاوەن نە گوڵ بێ پەرژین پەروەردە ئەبن لە مەیدانی ژین نە باغە کێڵێ و نە باخچە و دێبەر کام تری جوانە دەیخوا لە سێبەر نە بارەبەرت شلک و جاش بێ نە ماڵت لە ڕێی ئاشهار و ئاش بێ نە دڵ حەزەکا لە بازاری چۆڵ نە شایی خۆشە بێ سڕنا و دەهۆڵ نە بای بینیوە و نە لێزمە و بۆران نە ئەی خاتە خۆی لێدان و تۆران نەدام بشۆرە بە ئاوی گوواو نەبۆن خۆشم کە بە عەتر و گوڵاو نەگەنمم ئەوێ و نە تۆسقالە جۆ نە تۆش دەست بکە بە هاوار و ڕۆ نە کاتی بەرخی تێرم خوارد لە شیر نە بە کاوڕیش تێریام کەوتە گیر نە پشت هەڵدەکا لە دەدانە سوار نە بۆ زێڕ و زۆر سەردێنێتە خوار نە پیا و ڕوو لە باو نە ژن پشت لە با عەیبیان دەرە خاو ئابڕویان ئەبا نە شت لە شار و بازار سنداوە نە هیچ چندراوە و بەدەست تندراوە نە تووتن بکە لە ناو عەرزی کڕ نە کچ بخوازە لە ژنی دەمشڕ نە توێکی دەستکەوت نە جەرگە و کاکڵ نە دەستی گیر بوو لە پەت و چاکڵ نە ئێوە دەستان تێ ئەچێ بەڕاست نە ئێمەش پێمان ئەکەوێ لیباس ماڵت نەشێوێ چاکەی تۆم ناوێ هەرگیز ناکێشم منەتت تاوێ ئەمە یەکێکە لەو شیعرانەکە بە دوو بەیت تەواو بووە نە لە تۆ دەنگ و نە لە منیش دەنگ نە ماتی و کپی و نەوەک پورە هەنگ نە هەرگیز کاکە جل ببە بۆ کوێر نە خواردەمەنیش دابنێ بۆ تێر نە جل و بەرگت ئەبێتە پۆستت نە دژمنیشت ئەبێتە دۆستت نەچن قونجاو بە و نەدەست بڵاو بە نەوەک حاتەم و نەبێ کڵاو بە نە حەزم لێ بخۆم چێشتی ماش نە پڵاو خۆشە لە ناو تۆزی ئاش نە ئەخۆم چێشت و کولێرە چەورە نەخۆم ئەخەمە ژێرباری گەورە نە لەمە زیاتر هەتاو گەشە بێ نە لەوەش زیاتر زەنگی ڕەشە بێ نە داربی خورما و بەری باشە گرێ نە خێری دنیا بە کەس ئەدرێ نە کوێرەکانی پێ ئەوترێ ئاو نە خوێڕی و ناکەس پێ ئەوێژرێ پیاو نە هەرگیز بچۆ بۆ دزی گوڵمێخ نە تۆبەش بکە لای جەنابی شێخ
نەجووتێ ماین ئەژین لە یاڵێ نە دووژن ئەکری هەڵکەن لە ماڵێ نە دڵ کوچەیە و نە دەروون شارە نە کەس لە دەردی کەس ئاگادارە نەدینی هەیە شەیتان تێئاڵێ نە ماڵی هەیە جەردەبی ماڵێ نە دەزوم بچڕێم نە دەرزین بشکێم نە چۆڕێ ئاوم بەرەو خاک بتکێم. زۆر جوانە مۆسا ئیسا بینە سەر ئەو بابەتەی جنابن لە شێعرەکانتە لە چ شاعرانێک زیاتر کەڵکردووە کێ بە مامۆسای خۆتە زانی لە شێعرە؟ من یەکەم مامۆسام مامۆسا قانعە، دوای ئەو مامۆسا ناری کاکە حەمەی بێلوو، ئەویش هەڵەگەڕێتەوە بۆ دەورانی کەلاس 4 و کەلاس 5 من کە لەو کاتە کتێبەکانی مامۆسا قانع بە یەکە چاپکران وەکو شاخی هەورامان، چوارباخی پێنجوێن، گوڵاڵی مەریوان، لەم ئاخرجە پاشمەرگەوەمانە هاتن و دەشتی گەرمیانۆمانە. خلاصە 6 کتێب بوو، من هەر شەشەکەیانم بوو چونکە ئەو ئینسانە ئەم دەردی کۆمەڵایەتیە بە زوانێکی زۆر شیرین و سادە و پارا و دەربڕی بوو، هەر ئەوە بوو بە باعیسی ئەوە کە من ڕووکەمە شێعر، هەر ئەوە بوو بەهۆی ئەوە کە من حەزم لە شێعر بێت. زۆر جار شتێکم ئەبینی لەسەر ئەو ڕەوت و نەزمە کە مامۆسا قانع شعری پێوت بوو، منیش دەستم پێ کرد و گەرەکەم وەکو ئەو لاسایی ئەو بکەمەوە، بەڵام خۆ هیچ کامێکمان ناتوانین بەو ڕێگا بڕن کە مامۆسای پێچووە. دوای ئەویش مامۆسا حاجی مامۆسای ساوا باوکی مامۆسا حەمە یوسف، خوا مامۆسا حەمە یوسف پایدار کە ئینشاءڵڵا ئیسا کە تەشفیان وارد سلێمانی درەومان ئەکرد لەو دەشتی ساوا لە ئاوایی و لەگەڵ یەکی لە یا دوو فەقەی لەگەڵا بوو لە خزمەتا بوو هاتنە خوارەوە، ئێمەی لە قەراخی ڕێیەکە منزڵێکماندا نبوو چایمان خوارد، گەیشتنە لامان و هاتن بانگمان کردن بۆ لای خۆمان و دانیشتن و چاییان خوارد و دەستی کرد بە باخەڵیا کتێبێکی دەرهێنا شعرێکی خوێندەوە. منیش کەلاس 4 و 5 بووم، زۆر تامەزۆری شعر خوێندنەوە بووم، ئیتر نەمەزانێ خۆ من ناتوانم بیخوێنم و نازانم بیخوێنەوە، وامەزانێن نییە ئەو ڕەحەتی خوێندەوە، وام ئەزانی منی هەروەها توانم. لە پاڵیا بوو سرم بۆ ئەکێشەوەمانە ئەو شعرەکەی زۆر جوان و ڕێک و پێک و بەتامێکی جوان و خوێندەوە، منیش هەر ئاوامە کرد فەرمووی ئەزانی بیخوێنیتەوە؟ عەرزم کرد بەڵێ، کردیەوە شعرێکی یا بەدەستم و بیخوێنەرەوە. دەستم کرد و خوێندنەوەی تەماشاکەم نایزانم، شعری مامۆسا کاکە حەمەی بێلوو مامۆسا ناری، چۆن شعری کاکە حەمەی بێلوو شعری مامۆسا ناری تۆزە ڕەقە، یعنی تقریبان وەکو شعرەکانی مامۆسا مەحیواتە، هەرچی تقریبان بازێ ئەڵبەتە بازێکم لێ هەڵکڕان بەڵام حیج نەبوو، ئیتر نایە یەکاو خستیۆ گیرفانی. منیش حەزم لەو شعرەکە کرد کە مامۆسا خوێندیەوە، ئیسا لەبیر منێ چ شعرێ بوو. هاتم لە مەریوانە کتێبێک کە تازایی سەیدیانی مەهاباد چاپی کردبوو، سندم و بردمەوە لە ماڵەوە، دەستم پێ کرد هەرچەند لە ئەوڵۆ هیچم لێنێ ئەزانی تەقەی سەرمەحەلەی، بەڵام وردە وردە سرم نا سەری فێری بووم و بوو بە مامۆستای من. ئەمە شعرێکی مستەزادە کە بە بەهارە، بە سروشتی بەهارە ئوتومە. ئەم وەرزە گەشەی باخ و نەشەی گیان لە بەرانە، پێگەی خەبەرانە بۆ تۆیە کە ڕازاوەیە ئەم دەشت و دەرانە، جێگەت لە سەرانە بن شاخ و کەمەر پڕیە لە سەرچاوەی ئاوان، جۆبار و شەتاوان بێگەرد و سپی و سەرد و دەوای ناخ و هەناوان، ڕۆشن وەکو چاوان. ئەم دیمەنە پڕ چیمەنە شیرین و لەبارە، ئازیزی بەهارە بۆ فەرشی بەری پێیە کە تنرا و تەیارە، ئەم دۆڵ و نزارە ئەم شیوەکە خەمڵیوە بە پرژە و نمی باران، ڕەنگە وەکو جاران ڕازاوە و چندرا بێ هەموو دەشت و بناران، بۆ هاتنی یاران. ئەم ڕایەخە پڕبایەخە پێدەشت و دەمی شاخ، پۆشیویە دڵ و ناخ بۆ دەردی دەروون مەڵهەمە گوڵزاری شنەی باخ، دەی ماڵە خەموو داخ. خوا بۆیە ئەماوێنەیە بێوێنەیە سازان، بۆ قامەتی شازان ئەو نەرگسە مەستەت کە لێوان لێون لە ڕازان، هەڵبێنی بەنازان. نازداری پەریشێوە دڵم شادە لە خۆوە،
پابەندە بە تۆوە ئەم وەرزە هەزار تەرزە بە ڕنگ و گوڵ و بۆوە پێشکەش بێ لەنەوە ئەو کاتە دەپێچرێتەوە وەرزی گوڵ و بڵبڵ دڵ دێتە کەف و کوڵ مەلمات و کپ و مەنگە لەسەر شاخ و لە بن چڵ بۆ ژینی کەمی گوڵ چەپکێ گوڵی سوورە دڵەکەم پێشکەشی تۆیە برژا و بەسۆیە پێکرا و برینداری مژە و نازی برۆیە زەمداری درۆیە ژاکە وەرە سەیری چەمەنی بەندەن و قەتپاڵ پڕیە لە گوڵی ئاڵ تاکەی بە کزی بەندی لە ناو هۆدە و ڕەشماڵ بێتاقەت و بێحاڵ ژاکە وەرە بنوارە چ ڕەنگینە کەژوو کێو خەندانە دەم و لێو گیاندارە ئەوەی مردبوو تا دوێنێ چڵ و چێو دوور بێ لە دەستی دێو. مامۆستا کێ ئەتوانێت شاعر بێت؟ ئایا هەموو کەسێک هەر بەمەی کە مامۆستایەکی بێ بڕە دیوانی شعر خوێن تو ئەبێ بە شاعر یا شاعری هەست و سۆزێکی گەرەکە ناسک خەیاڵیەکی گەرەکە یعنی بە جۆرێک هەستێکی ئەوێ کە هەموو کەس نیەتی بەڕای جەنابەت چییە؟ من وازانم نمونەیە بێنمە لە هەمووی باشترە ئەڵێن ئەو سلولانە کە تقریبان مەغزی لێ دروست بووە چەندین ملیارد سلولە هەر سلولێ لە مێشکە کارێکی پێسپێریاوە وەکو چی واتە مێشک وەکو تۆ 1 متر لە 1 متر باخچە لە نەزەرا بگرە ئەگەر بێنین تەواوی تۆی گوڵ و گیا و درەختی دنیا بێنین لەم 1 متر لە 1 مترا دای بنین کاتێککە سەوزە بن گشتی وەکو 1 سەوز نابن هەیانە 1 لق سەوزە بێ وەکو گەنم هەیانە پەل بڵاوەکە وەکو ئەو تۆسوورەکە ئێمە ئەیبینینەوە یا وەکو هەرێس هەیشە کە گەورە بوو وەکو تو دارگوێز منتەقەیە داگیرەکە جا هەر کامیکیان زووتر ڕشتیان کرد ئەوانی تر داپۆشێ مەسەلەن ئەگەر بێت و لە باخچەیەکە لە زەویەکە بنێ گوێز یا دوو بن گوێزی تیابێ کە وەختێک گەورە بوون ئەوانی تر کەواکەون و سێبەر و لاخواری ئەم درەختەوە ئیتر ڕۆشت ناکەن مێشکی شەر وایە یعنی تۆ تەماشاکەی هەر ئینسانێک ڕوو بە کاناڵێک ئەڕوا ڕوو بە شتێک ئەڕواک کە خۆی حەزی لەیەکە یەکێ بێتە نەقاش یەکێ بێتە خەتات یەکێ بێتە شاعر یەکێ بێتە بەنا یەکێ بێتە خەیات هەر کەسێ بە پێی بۆچوونی مەغزی خۆی ڕووی ڕۆکاتەوشتە یعنی ئەو سلولە کە لە مێشکی هەیە فعال ئەبێتەوە ئەوانی تری داپۆشێ ئەینا هەر ئینسانێ توانایی ئەوی هەیە کە بێتە هەموو شتێ زۆر کەسیشمان هەیە کە پێڵێن جامع العلوم واقعاً مثلا مامۆسای ڕەحمەتی مامۆسای مەلام حەمەی ڕەبیعی هۆی هەمومان ناومان بیستووە ئینسانێ بوو شاعر بوو نووسەرێکی فرەبەرز بوو خەتات بوو دەنخۆش بوو قاری یەکێ بوو لە قاریانی قورئان وا بوویان ئەم ئینسانە فعالیەتی زیاتر بووە چەندانە لەو کاناڵانە فعال بوون تۆ باقی کاناڵەکاندا بۆچی لە ناو گەلی کووردا زیاتر لە گەلانی تری دنیا شاعر هەیە یعنی کورد زیاتر بەرەو شعر و ئەدەبیاتەوە دوو شتە یەکێ ئەوە کورد زۆرتر زەجری بینیوە زۆرتر کەوتوتە ناو تەنگنا و ناڕەحەتیەوە دوو لە ناو چیاغ بووە لە ناو تەبیعەتا گەورە بووە یعنی تقریبان ئەتوانین بڵێن ئەو ئینسانانە کە لە شوێنێکی خۆشە لە ئاوهەوایەکی پاک و سافا پەروەردەیە بن زەوقێکی پاکیان هەیە شاعرانیان هەیە یعنی حەز ئەکەن ئەو شتە بە شێوەیەکی منەزەم یعنی ئەدەبیاتی کوردی نوعێ بۆی مەزلومیەت و بۆی تەبیعەتی یعنی ئەم دوانە دووشی سەرەکین کە زۆربەی شاعران ڕێن کردوتەوە دووشت زۆر جوانە کام شعرت لە شعرەکانی تر زیاتر خۆشەوێ واللهی ناتان من ئەچێ ئەگەر بڵێم هەمویان خۆشەوێ گشتیان خۆشەوێ بینە سەر بابەتێک چ کاتی بەناوەکەشمان بڵێکەمە ڕۆڵی ئاین لە ئەدەبیاتی کوردیە چی چۆنە بینیتی جەنابەت وەڵام الحەمدولله چونکە هەر زۆر باسی ئەمە کراوە کە لە سەرەتای وەرگرتنی دینی پیرۆزی ئیسلام و لە کوردستانە
گەلی کورد بە تایبەتی من وازانم لە گەلەکانی تر زیاتر تامەزرۆی دینن ینی زۆرێک لەو کەسانە کە دەزەبن بۆ قەڵەم لە پێشە بێزگە لەو دوو شتەکە لە ئەوڵ ئارزمکردن بابەتێکی ترکە لە هەمووی گرنگترە من وازانم بەلامانەوە و بەلایەنەوە هەرە و بابەتی دینیە یعنی هەر کەس هەر چۆنێک کە بڵێ سەری کێشاوەتە ئەم بابەتە هەرچەند کەمیشی لێ بزانێ ئێمە زۆر کەسمان هەیە کە ئەلعانە تقریبا قورئانی کرۆ بە شعر زۆرە لە فەرمودەکان کراون بە شعر من خۆم مەسەڵەن ئوسوول عیشرونی ئیمام بەنا ئوستاد بەنام کرۆ بە شعر من کتێبێکم هەیە بەناو باوەڕی پاک کە هێشتا چاپ نەکراوە ئەو دە کتێبە کەیسە باسم کرد چاپ کراوە و ئەوانی تریشی کە چاپ نەکراوە حەزەکەم باسییان بکەم کە ئەمانە چیوتین یعنی بێجگە لەم هەشت کتێبەکە چاپ کراوە بۆ مناڵە ئەو دوو کتێبی شەو گەورە من کتێبی زۆرم هەیە کە تقریبا چاپ نەکراوە یەکیان تاوی دەروونە یەکشیان باوەڕی پاکە کە ئەم باوەڕی پاکە کولی ئەو شعرانەتە کە مربوطە بە ئاینیە یەکیان تریفەی تەوافە هەگبەی ڕازیشم هەیە گەمەکانی کوردەواریم هەیە تقریبا چەند کتێبێکی ترم هەیە کە هەمووی هەر بە شعردانەوە نه بازیکەن نەسرن ئەو هەگبەی ڕازە کۆمەڵە چیرۆکێکە کە من ئامادەم کردووە ئەمیش هەر بۆ مناڵانە تقریبا ئەی فیلی بیشکۆلانێ لوتی درێژت کوانێ دەستە گوڵان پەروەردە وانەی کۆرپەکان وردیلە کەروێشکی بێهێلانە فەلای هەژار و ورچی زۆردار ئیشەکان و پیشەکان ئەمیش کە لاوەڵ و ئارزمکردن ئەی فیلی بیچکۆلانێ تقریبا ئەم دە کتێبە کە ئامادەم کردوونجا بەر لەوە کە تەواو بین من حەز ئەکەم هەر لێرە ئەوە بڵێم زۆرێ لە نووسەران و شاعرانی کوردی ئێمە هەیە بابەتی جوان کتێبی باش بە کەڵک و مفیدیان هەیە بەڵام لەبەر ئەوە کە توانایی ماڵیان نییە چاپی بکەن نانتوانی و هەروە ماوە تۆ لە گۆشی کتێبخانەکانە جا من داوام ئەوەیە خۆزگا کەسانێکی دڵسۆز و خێرخواز بوو نایە بەهات نایە باڵی ئەو ئینسانە باشانیانە بگرتایە و ئەو بەرهەمە باشانیانە چاپ بکردایە بۆ نمونە من تقریبا ئالم ماوە پێشووە تایسە چەند جار چووم جاری یەکەم چوومە لای ڕئیسی ئامۆژپەروەریشی خۆمان وعدیا کەسێک کتێب لە هێنی مناڵان چاپکا بۆ من بەڵام لەبەرەوە کە زۆر نەماوە ڕۆی ئیتر بە هیچ دەرچوو ئەم جاریش چوومەتە لای ئەم ڕئیسی ئامۆژپەروەریشی ئێستا ڕئیسی پەروەردە ئێرە بەناو ئاغا حاجی عرفانی حاجی بامەنی عرفانی فەرمویان من ئامادەم منیش دوو ڕێگەم بەدانا وتم یا ئەوەی کە جەنابتان بە سەرمایی خۆتانەوە چاپی بکەن و خۆتان تەوزیعی بکەن دەکون لە بینی هەموو مەدارسە یا ئەوە من خۆم بە سەرمایی خۆمەوە چاپی ئەەکەم و ئێوە فقط وعدم بنێ تەوزیعی بکەن بە سەر کولی مەدارسی شار و لادەکانە ئێستا وعدی یاوە ئینشاءڵڵا ئەگەر زۆر بمێنە تۆ لەگرە بتوانین ئەو کتێبە کە من ئامادەم کردووە بۆ مناڵان بەشکم چاپ بکرێت و بێتە بازار ئینشاءڵڵا ماسە ئاستی ئەدەبیاتی کوردی چۆنە بینیت یعنی نسبەتی پێشتر ئاستی ئەدەبیات دابەزیوە یا گەشەی سندووە الحەمدولله سپاس بۆ خوا سپاس بۆ خوا چەند ساڵێکە من خۆم مامۆستای قوتابخانەکان تقریبا لە قوتابخانەی وەها زیاتر لە 15 مامۆسا حەبە مامۆساژدە مامۆسا تا 20 کاتی واش بوو کاتومە قوتابخانەی وەها 30 مامۆسای تیا بوو لەم 30 مامۆسا جاری وا بوو هیچیان کوردیان نەزانی جاری وا بوو هیچیان یا دوو نەفەریان ئەگەر شتێکی کوردی بۆ بنووسینایە هەرگیز بۆیان نەخوێنیاوە یا زۆر بە سەختی و بە زەحمەت بۆیان نەخوێنیاوە بەڵام الحەمدولله ئێستا من وازانم هەر ماڵێ بۆ بە فێرگەیەک بۆ بە قوتابخانەی بۆ مناڵەکان زۆری لە مناڵجارەکانی ئەم ڕەسانانە کەیسە دروست بوونن ئەم کاناڵانە کەیسە دروست بوون هەرچەند کە تقریبا زەرێکیشی هەیە بۆ ئێمە بەڵام قازانجێکیشی هەیە ئەوە هەواڵەکان باشتر ئەگەر بە خەڵک ئەو شتە نەبیستراوە نەبینداوانە ئەکەونە بەردەسی ئێمەمانان ئەو شتە باشانیشە کە بۆ فێربوونی زوان بەکەڵگەن کەسانێکی تر ئەیبینن و ئەیبیسن و فێری ئەبن ماسە
لە مەریوانە ئێوە ئەنجومەنی ئەدەبیتان هەیە بەڵێ ئەم ئەنجومەنی ئەدەبیە هیچ چالاکیەک ئەکا بۆ چاپ و بڵاوکردنەوەی ئاسارەکان تەنیا فقط کۆبوونەوەی مەحزە بەڵێ بەڵێ هیچ هینێکی نەکردوە تا ئێستا نەیتوانێت چونکە ئەم ئەنجومەنی ئەدەبیە ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان کە لە ساڵی 1369 کۆچیەتاویۆ دایر بۆ دروست کراوە لە مەریوانە تقریبەن خەڵکیە یانێ بۆ هەر سیمینار و کۆڕ و کۆبوونەوەیەک خەرجێک و هەزینەیەک و پارەیەکی گەرەکە کە ئەویش هەر خێرخوازانە هەن هەنێ ئەگەڕێن بەناو کەسانێکە کە لایەنگری ئەدەبیاتن لایەنگری فەرهەنگی کوردین استقباڵی خەڵک چۆنە الحەمدولله زۆر زۆر باشن ماسا وەکو ئاخرین پرسیار و ئاخرین وتە جەناب لێرەوە بۆ شاعران بۆ گەنجانی وڵات کیژ و کوڕان چێ وتەیەکت پێشکەشەکەی بووە من لێرەوە عەرزی هەموو بینەرانی خۆمەکەم دڵسارد نەبن هەرچی ئەزانن بەدڵ بینووسن لەی مەکەن سڵ تەنیا خەد لە ناو دەفتەر دەرە بڕێ حاڵی نووسەر یعنی ئەو شتانە کە هەیە بە زێری ئینسانە لە ئەوەڵۆ خۆی وازانە خراپە خۆی لێ دوورە خاتۆ بەڵام من وازانم هەر شتێک کە یە بە زێنی ئینسانە بینووسێت ماوەیەکی پێچوو بەسەراچوو خۆی ئەتوانێ پاڵەفتەی بکە باشترین ویراستەر بۆ نووسەر خودی نووسەرەکەی دوای چەند جار پاڵەفتەکردن و نووسینەوە ئەمجا ئەتوانێ بیاوە کەسانێکی شارزاتر لە خۆی باشتر لەو بارە کە پیا بچێت و باشی بکە بەڵام من ئەوەڵم یەک کە دایک و باوکەکان نەترسن لە فێربوونی زوانی کوردی زۆر ئاسانە هەم نووسینی هەم خوێندنەوەی ئەمە یەک دووەمەنیش هەر ماڵێک کە ئیسە خوێنەوارێکی تیابێ دوانی تیابێ ئەلحەمدوللا مقدارێ لە ئەدەبیاتی کوردی ئاشنا بۆ ئەیزانێ مناڵەکانیان فێر بکەن با ماتڵی ئەوە نەبن کە قوتابخانەیەکیان بۆ دابنێن فێرگەیەکیان بۆ دابنێن مناڵەکان چند دەرسی کوردی تیا بخوێنی هەر ماڵێ بکەن بە فێرگەیەک هەر ماڵێ بکەن بە قوتابخانەیەک سپاس بۆ جەناب یاخوای سپاس دەکەین کە تا ئەم کاتی بەنامە هاوڕێیتان کرد و بە سینفرانی وانیەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەتان داوە منیش سپاسی ئەوە ئەەکەم دەستخۆشیتان عەرزەکەم ئینشاڵڵا گەردنمان ئازا بکەن کە ئەگەر ئەجێتمان کرد بێتن زۆر شاڵبوون و ئیسفادەماکرد لە خزمەتتان ئینشاءڵڵا سەربەرز و پایدار بن بینەرانی ئازیز و خۆشەویست تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای بەرزی بێ هاوتاس بێن